دیدارێکە ئامانز لێی گرنگیدانا بە کەرتی وەبەرهێنان و خان و بەرەو پیشەسازی لە بەغدای پایتەخت. دەستگای میدیای کورتسات و کۆمپانیای فۆکسفایر هەڵساون بە کۆکردنەوە و بەیەکگەیاندنی کۆمپانیەکانی هەرێمی کوردستان و عێراق لە ڕێگای کۆنگرە و پێشانگایەوە بەرهێنان بۆ عقار و پیشەسازیەوە. ئەزمونەکان بۆ یەکتر دەگوازنەوە. پێویستیان بە گواستنەوەی ئەو ئەزمون و کارانە هەیە، چ وەکو ژێرخانەکەی، چ وەکو کەرەستە و کەلوپەلەکان لە شیش، لە چیمەنتۆ، لە خشت، لە بلۆگ، لە کێبڵات، لە بیفیسی، لە ئەلەمینیۆم و لە هەموو شتانی تری کە ئێستا لە سلێمانی بەرهەمێنرێت و یەکەمە لەسەر ئاستی هەموو عێراق. دیاریکردنی ئەو کێشە و گیر و گرفتانە و کۆسپانێکە لە بەردەم وەبەرهێناندا هەیە دەبێتە هۆی ئەوەی کە کار بکرێت بۆ لابردنی ئەو کۆسپوتەگەرانە و ڕێخۆشکردن بۆ زیاتر پەرەدان بە بواری وەبەرهێنان لە پیشەسازی و لە کەرتی نیشتەجێکردندا. یەکێک لە خاڵە گرنگەکانی کۆنگرەکەی بەغدا ئامادەبوونی لایەنە پەیوەندیدار و بەرپرسەکان بوو کە لە نزیکەوە گوێیان بۆ کێشە و بربەستی وەبەرهێن و کۆمپانیاکان گرت. لێرەوە ئەتوانین ئاڵوگۆڕی وەبەرهێنەر یاوە بتوانین ببینە هۆیەوەی کە وەبەرهێنەرەکان ڕاکێشین بۆ سلێمانی تا بتوانن ئەو ئێستا بینن عێراق خاوەنی موازنە و پارەیەکی باشەوە ئەتوانێ زۆرێک لە وەبەرهێنەرەکانی بتوانێت لە هەرێمی کوردستان ئیش بکەن. بۆیە ئێمەش بە هەمان شێوە دیارە ئێمە من نەگەر بە ئەوە بابەتێکی زیاد نەبێ بڵێم خیبرە و توانای وەبەرهێنەرەکانی ئێمە زۆر باشتر و جوانتر و ئەدایان باشترە. تجربة الإقليم في مجال الاستثمار وقانون الاستثمار في الإقليم. ئەزموونی هەرێمی کوردستان لە بواری وەبەرهێنان و یاسای تایبەت بە وەبەرهێنان سوودی زۆری تێدایە بۆ وەبەرهێنەران. ئێمە بەرەو پێشچوونی گشتی لە هەرێم دەبینین. لە ڕاستیدا یاسای وەبەرهێنان لە پارێزگاکانی ناوەڕاست و باشوور بە هەمان شێوە یاسایەکی باشە، بەڵام بربەست و ڕێگری زۆر لە بەردەم وەبەرهێنەران هەیە. ئەم کۆنگرێت تێڕوانینەکان نزیک دەکاتەوە لە نێوان هەرێم و پارێزگاکانی دیکە. يعني تحدو بالقانونين. ئەوەی چاوەڕوان دەکرێت دەم کۆنگرەیە ببێتە هۆی تێپەڕاندن و کۆتایی هێنان بۆ بربەستانەی کە لە بەردەم وەبەرهێنەران هەیە. کۆنگرە و پێشانگای وەبەرهێنان بۆ عقار و پیشەسازی لە ڕۆژی یەکەمدا کۆنگرەیەکی پڕ لە زانیاری بوو بۆ بەشداربووانی. هەمووان دەیانەوێت زانیاریەکانی ئەم کۆنگرەیە بکەنە هەنگاوەکانی داهاتوویان بۆ سەرکەوتن و وەبەرهێنانێکی باش لە هەرێمی کوردستان و بەغداشدا. کارۆن محەممەد کورتسات نیوز بەغداد.